ڕێنمایەکانی ئێمە بزان کارەکانی ئێمە بزان ئێمە لە سندیکای کرێکاران بەشێکمانەیە بەشی هەلی کار و بەشێکشمانەیە بەشی یاسا هەر کرێکارێک کە بڵێن بۆ نمونەکە ئەو برادرە پرسیاری ئەوەی کروتی ئایا کرێکارێک بە پێی یاساکە نابێت لە 450,000 نرکەمتری هەبێ ئێمە بەردەوامین لەوە ئەو پەیامە ئەگەێنین و ناڵین هیچ کەسێ کەمی وەربگرێت لەو ڕێژەیە خۆی ئەو ڕێژەیە کەمە بەڵام ئەوڵێک کرێکاری ناکارامە کرێکاری ناکارامە نابێت لە 450,000 کەمتری هەبێ و هەر کەسێک بێتە لای ئێمە ڕووکاتە سندیکا ئێمە ئەتوانین داگۆچی لێ بکەین و مافی بۆ بگەڕین. باشە لەژێر سەرپەرشتی ئێوە چەند کرێکارتان هەیە ئێستا هەژماریان چەنە؟ ئەزانی چۆنە خۆی هەژماری کرێکار نییە ئەو کرێکارانی کە لای ئێمە تۆمارەکرد ئێمە حەوت سندیکامانێت تەنها یەک سندیکا نییە ئەم حەوت سندیکایە لە چەند پیشە و چەند شوێن شتێک پێگاتەوە یعنی ئێمە سندیکامانێت سندیکای بیناسازی سندیکای گواستنەوە سندیکای پیشەسازی سندیکای ڕستن و چنین ئێمە حەوت سندیکامانەیە لەم پرۆژەیە ئێمە بە جەنابیشتان بۆی ئێوەژەر بە چاوەڕوویتان نەبێت لەسەری